ئەو شوێنانشکە هەموو قبر پەرستیت یا بود دژی هەمووی وەستانەوە وردەوردە لا ئەمر ئەمە فەزڵێکی گەورەیە بۆ داوای محەممەد بن عەبدولوهاب رحیمه الله. ئەمە لەلایەنەکانی تری تەوحیدی ڕبوبیەتەوە ئەوانە لەبەرەوەی فەلسەفەیان پێ نەگەیشت بوو و حەزارەتی غەربیش مەوجەی حەزارەتی غەربیش نەچوو بۆ سەر ئەوان وەکو کە چوو بە سەر میسر و وڵاتانی تری ئەهلی ئیسلام. ئەوان لە نەجد دەژیان، نەجد وڵاتێکی داما و فەقیر و گەرما و سەحرا و هیچ شتێکی تیان نەبوو هەتاوەکو ئەوروپاییەک تەشجیع کا بێ بۆ ئەوێ پێش دۆزینەوەی نەوتیشە تەبعا لەبەرەوە خەڵک نەئەچوو بۆ ئەوێ. ئەوانیش بۆ خۆی لەو ژیانە قورسیان ڕاهاتبوون، سراعی گەورەیان کە دروست بوو سراع بوو لەگەڵ سۆڤێتی، بۆیە هەتا ئێستاش مەدخەلی ململانەکەی لەگەڵ ئەلمانی نییە، لەگەڵ کوفر نییە، لەگەڵ غەرب نییە، لەگەڵ قادیانی لەگەڵ کەس نییە. شەڕی گەورەی مەدخەلی تەوا هەر بەرامبەر سۆفیە. بۆیە ئەوان طبعا لەوایە بەتاکید هەر لایەنی عبودیەتەکەیە شرکی عبودیەت، ئەمما هی ڕبوبیەت و هی حاکمیەت و هەروازیان لێناوە هەتاکو ئێستاش ئێهمالیان کردو کەس ناڕوە.